تەقینەوە بکەینە ناو سیارەی ئاگرگوژێنەوەی بەرگری شارستانیەوە کە لە ڕێگەی برایەکەوە بۆمبەکەم بۆ بنێرێت. کافر پەروەردە ئەکەن بۆ پشتیوانیکردن لە تاغوتەکە، ئەوانە ئەنفاری تاغوت. سوالیدم 2000 دانیشتی شاری سلێمانیم پیشەم کارمەندی بەرگری شارستانی. ساڵی 2022 لە ڕێی کوڕێکەوە بە ناوی کە نەسراو بەپێی ئەوەی کە من جەم لە وتانی مامۆستا ئاینەکان دەگرت خۆی لێ نزیک کردمەوە و فکرەی دەوڵەتی ئیسلامی پێ ناساندم. کاتێک کە فکری دەوڵەتی ئیسلامی وەرگرت، دەوڵەتی ئیسلامیم بە ئەهلی حەق دەزانی و بە مجاهید مەزانی و لە بەرامبەریشە هێزە ئەمنیەکان و کۆمەڵێک لە مامۆستایانی ئاینیم بە کافر دەزانی. تاوەکو نزیکی مانگی 2023 پەیوەندیمان هەبوو بەر لە جیرانی لە فکری دەوڵەتی ئیسلامی وەرگرت هەستان بە گوێگردن لە هەندێک مامۆستای ئاینی نمونە لەوانە مامۆستا کامەران کەریم و مامۆستا ئیسماعیل سوسەیی. هەژمارێکم دانا لە تیکتۆک بە ناوی ڕێگەی کە وتاری ئەو مامۆستا ئاینیانم تێدا بڵاو دەکردەوە. برادێکی منداڵی خۆم بینیەوە کە هاوفکر بووین بەیەکەوە فکری دەوڵەتی ئیسلامیمان هەبوو لە دوای گفتوگۆکردن و مناقەشە بۆم دەرکەوت کە ئەویش فکری دەوڵەتی ئیسلامی هەیە. لە تۆڕی کۆمەڵایەتی مەسنجەرەوە پەیوەندیمان هەبوو زیاتر باسی تەکفیر و تاغوت و کوفر و شرکی مامۆستا ئاینی و حکومەت و هێزە ئەمنیەکانمان دەکرد. لە ساڵی 2023 بووم بە حیمای ئەندام پەرلەمانێکی کوردستان بۆ ماوەی 6 مانگ. دواتر کە خولی ئەندام پەرلەمانێکی تەواو بوو نقل کراین بۆ بەرگری شارستانی. لە یەکی دەوامم کرد هەتاوەکو 22/6/2025 کاتی گیرانم. مامۆستایەکم ناسی لە ڕێگەی تیکتۆک کە مامۆستای خۆی بە مناسەری دەوڵەتی ئیسلامی دەناساند لە تەلیگرام و پرسیارم لێ کرد دەربارەی ئەم ئیشکردنم، چونکە من پرسیارم لە دوو مامۆستا ئاینی کردبوو وتیان جایزە و کێشەی نییە. بەڵام چکە بفکرەکەمە بوو بڕام بە دوو مامۆستایان نەکرد و پرسیارم لەم مامۆستا کرد و وتی ئیشەکەی تۆ چونکە سەر بە وەزارەتی ناوخۆیە، وەزارەتی ناوخۆش وەزارەتێکی عەسکەری و کوفریە، لەبەرەوە موچەکەی تۆش حرامە و وە کافری شەبی بێت. لە کاتێکدا کە من ئیشەکەم بە کوفر دەزانی و موچەکەم بە حرام دەزانی بەڕیارمدا کە ئیستیقالە بنووسم وازێنم لە کارەکەم. بەڵام پێش وازێنان لە کارەکەم بڕیارماندا کە هەستین بە ژێرخوارکردنی کارمەندانی بنگەی بەرگری شارستانی. بەڵام پلانەکەی شکست پێ ناوتی لەبەر باری ئەمنی خۆت ئەم پلانە بە کەڵک نایەت و دواتر بەڕیارماندا کە تەقینەوە بکەینە ناو سیارەی ئاگرگوژێنەوەی بەرگری شارستانیەوە. لە کاتی گفتوگۆکردنماندا ئەوت لە ڕێگەی برایەکەوە بۆ تپیاکەم پێش ئەوەی ئەو بۆمبەکە بۆ بدەنێت لەلایەن ئۆپراسیۆنەکانی ئاسایشەوە دەزین. ساڵی 26/11/2001 لەدایک بووم. من پێشتر کەسێک بووم نوێژم ناکرد کە دەستم کردەوە بە نوێژ و چوومە دینەوانێ کەم جا سەری ڤیدۆکانی مامۆستا کرد لە وتارەکانی مامۆستا تۆنڕەویم وەرگرتە بوو کە حکومەت کافرە، هێزە ئەمنیەکان کافرن بەکرد. وتاری بۆ ناردم هەندێک لە مامۆستایانە عەرەب بوون، هەندێک لە مامۆستایانە مامۆستا کامەران کەریم بوو. ئەتر وتاری بۆ ناردم بەرە خۆی لێ نزیک کردنەوەیە و فکری دەوڵەتی ئیسلامی پێ ناساندم. ئەو مامۆستایانەی کە بە کافری ئەزان و ئەو گروپانەی کە بە کافری ئەزان یەکێک لەوانە مامۆستا محەممەدی مەلافایقە. ڕەوتی سەلەفیەکان بەعام یعنی زۆرن ناتوانم ناوەکان بڵێم، ڕەوتی سەلەفی بەعام بە تایبەتی مەدخەلیەکان و هەروە بێتەوە ڕەوتی سۆفیش. ئەمانە هەمویان بە کافرەزانن. مامۆستایەکی تیا بوو کە هەست ئەم مامۆستایە کەسایەتێکی گەورەی دەولەیە. ئەم مامۆستایە یەک جا قسەم لەگەڵا کرد بابەتی دەولەی ئیسلامی لەگەڵا کردمەوانێ. پێی وتم وتی تۆ دەولەی ئیسلامی پێ چۆنە؟ ئەوەی بیرم لە شتێکی وای پێوتم. منیش وتم ئەو موسڵمانیان نەزانم. ئەتر پێی وتم بارەکەڵڵا فیک کۆمەڵی نامیلکە و کتێبێ بۆ نێرم حاولەکە بیان خوێنەرەوە و داوایان پێکە. لە
باڵێن لە حەریق ئیشیە کرد یەکسەر بە کورت و مخەسەری لە حەریق ئیشیە کرد لە بەرگری شارستانی بوو ینی پێشتر پرسیایی لە 3 مامۆستا کرده بوو ئەم 3 مامۆستا پێیانوت بوو ئیشەکەت کوفر نییە هیچ کێشەیەکی نییە و ئیشەکی جایزە حەڵاڵە پارەکەی بەڵام فکری دەولەت زۆر بە توندی چوو بە مێشیە و چەسپا بووتیایە فتوای هەر لە مامۆستاکانی دەولە وەرەگرت لە مامۆستانە کە هەر فتوای هەر لەوە وەرەگرت پێی وتە بوو ئیشەکەت کوفرە ئێتر هەمویانی بە کافرە زانی و ئەو کارمەندانی کە لەگەڵ ئیشەکەم بە کافرە زانی ئەوێت پێش ئیستیقالەکەم بە تەمای ژوهرا خواردکردنیانم بە تەما بوو ژوهر خواردیان بکە ئەتر دەستگیر کرا و ئەو ئیشێکی بە تەمای بوو نەبوو ینی نەبوو بە نەگەیشتە ئامانج